مزەفەر ئەسکەندەر لە وێنەی خێزانەکەی ئەڕوانێت کە ماوەی 34 ساڵە بێ سەر و شوێنن. ئەو بە ئاواتە حکوومەتی هەرێم بە پشکنینی DNAیش بێت چارەنووسی خێزانەکەی لە ناو گۆڕە بە کۆمەڵەکانیشدا بێت بۆ ئاشکرا بکات تا چیتر لە چاوەڕوانیدا سەرنەنێتەوە. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەم 34 ساڵە 35 ساڵە بێت بەدەم داواکانمانەوە، یعنیتر بەسە چاوەڕوانی من بگرێسە تەمەنم بۆ 44-45 ساڵە دوڕە خوازانێ من کە ئێمەنم یا کەی نامێنم نازانم یان لە قودرەتی خۆی گەورەی خۆیان، بەڵام ئایا معقولە یعنی ئێمە لە چاوەڕوانیە سەر بنێنەوە بە خەمەکانەوە؟ بە پێی ئامارێکی کۆمەڵەی قوربانیانی کیمیاوارانی هەڵەبجە و کۆمیسیۆنی نێودەوڵەتی کاروباری بێسەر و شوێنکراوان لە شاری هەڵەبجە 337 بێسەر و شوێنکراو تۆمار کراوە. تاوەک ئێستاش لە هەرێم پرۆژە یاسایەک نییە بۆ دۆزینەوە و دیاریکردنی چارەنووس و ماف و ئیمتیازاتی کەسوکاری بێسەر و شوێنکراوان لە کاتێکدا پرۆژە یاساکە ئاڕاستەی پەرلەمان کراوە. تا ئێستا خوێنەوەی بۆ نەکراوە نەبووتە یاسا، هەر لەبەرەوەشەکە ئەو بێسەر و شوێنکراوان و ئەو ونبوانش کە دێنەوە هەڵەبجە جارێکی تر ون نەبنەوە، جارێکی تووشی کێشەی گەورەتر ئەبنەوە. جگە لە بێسەر و شوێنبوانی هەڵەبجە زیاتر لە 2000 کوردی یەزیدیش لە دوای ساڵی 2014ەوە چارەنووسیان نادیارە. حکوومەتی عێراقیش هیچ هەنگاوێکی بۆ دیاریکردنی چارەنووسی کوردانی یەزیدی نەناوە. بەهەتانهۆ نزیکی 2700 کەسی چارەنویسیوان نەی دیارە بتریاوانش ژن و زاروکن و زەلامن. ئەم تەوەقعات کەین و نسبەکە جوانە المخيم الهول بتن لسوريا اللي مخابني بهطانه بجن بشكلك جدي اف موضوع حكومة العراق نور قرتي تاوانی ونکردنی هاوڵاتیان تاوانێکی دژ بە مرۆڤایەتیە، بەڵام تاوەکو ئێستا لە بەرامبەر ئەو تاوانە گەورانەی بەرامبەر باگەلی کورد کراوە کۆمەلگەی نێودەوڵەتی و عێراقیش بێدەنگن. ئەرکی دەوڵەتی عێراقا بە پێی مادەی 132 دەستوری هەمیشەیی عێراقی قەرەبووی کەسوکاری قوربانیەکان بکاتەوە، قەرەبووی ئەو ناوچانە بکاتەوە کە زەرمەند بوون لە شاڵاوەکانە. هەموو ئەمانە بەرپرسیارەتین، بەڵام عێراق کۆمەلگای نێودەوڵەتی لە بەرامبەر مەسەلەی کورد قوربانیەکانی کورد نەکەم تەرخەمە زۆر بێباکە. بە بۆنەی ڕۆژی گیانی بێسەر و شوێنکراوان کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە باوکەری ڕێکخراوی ICMP ئیڤێنتێکی تایبەتیان بە بێسەر و شوێنکراوانی کوردستان و ئەرکی دامەزراوە پەیوەندیدارەکان لە هۆڵی مۆنومنتی شەیدانی هەڵەبجە ئەنجامدا. سڕاج جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.